ئەرێ بەسە شەهرام تاکەی واوەنە دڵت پیسە تاکەی جۆ ناگری لە کەس نە لە من نە لە کەس جۆ ناگری بۆ ئەرێ کاکە نازانم نا بەدەست خۆم نییە دڵم پیسە و تەواو. بۆ دڵت پیسە بۆ سەبەبێکم دەرێ بەس لەبەرەوەی خێزانەکەت خێزانێکی باشە ماغەزورات کەسانێکی باش و مؤدەبن بەس ئەگەر تووشی کەسی خراپ بوویت هەوات ناکرد بەڵام فەرم دەی خوشکەکەی خۆتە با خوشکی خۆت باش وکە مێردەکەی ئاوا بێ قبول یەکەی نازانم نییە قبول یەکەی یان نا بۆ واکەی سەبەب تۆ خۆت تێکچوویتە نەفسیان تێکچوویتە بڕۆ لای دکتۆرێک زۆر باشترە بۆ من شێتم بچمە لای دکتۆر ئەی باشە بۆ بیر ناکەیتەوە لە خۆت بۆ خێزانەکەت خۆتەی خێزانە هەموویانە بۆ بیر ناکەیتەوە دوای ژەڵێ وەڵی من کەسم نییە بۆ هەر بەڕاستی تاکەی وە ئەبی ئێستا چی بکەم سەر من بەڕای تۆ من چی بکەم جۆ لەم نەگری دەبی خێزانەکەت بێتەوە بۆ یەک ئای نامەوە بۆ هاتوومە لای تۆ هاتووی دەی جۆ بگرە بۆ بە تووڕێی قساکە یەکەم جارە بێ خۆت نەرم بکەیتەوە یێواش یێواش من ناونیشانێ و دکتۆرە دەبێ بڕە لای دکتۆرە بۆی باشەوە بی سەر من چۆن بچمە لای دکتۆر بەو هەیکەلەوە ئاخر بۆ هەیکرد عیبی چییە هەیکرد عیبی چییە دکتۆرێکە دەروونت تێک چوە دکتۆرەکە چاک دەکاتەوە هەر ئەوەنەی خێزانەکە دروست کەرەوە ئەو ئافرەتە لە ماڵی باوکێتی گوناحە هەی جۆ بگرێ جۆ ئەوە نەیفعال مەکە ئەوەنە غەڵەت مەکە لە جیاتی ئەوە دانیشە ئارام بە خۆت دروست کەرەوە من ئەچم بابە من ئەچم دەستی غەزورت ماچەکەم بەسە بەرەو کێشە حەل بێ بەڵام خێزان با تێک نەچێت کاتێک تۆ و خێزانە جوانن بەیەکەوە بن نەکەر یەکەو لەلایەک بن بەڵام خۆشێت نیمە دەچیت و تەواو مناقەشەم نابێت کاک شەرەم چارەسەرکردنی دڵپیسی زۆر ئاسانە بەڕاست دکتۆر ئەگەر چارەسەرەکەیە دە پێم برێ با منش لە کۆرە و دڵپیسەی ببمەوە هەیە بەڵام ئەم هەندێک پرسیار لێ دەکەم دەبی بەڕازگۆیی جوابم دێوە هەتا چارەسەرکردنەکەی زووتەوە بەسەر چاو یەکەمین پرسیار جەنابەت متمانەت بە خێزانت هەیە ناوەڵا دکتۆر لەبەرەوەی زۆرم خۆش دەوێت لەبەر چێ هیچ غەڵەت لێ بینیە دکتۆر هەرەوە مابوو چمان شت غەڵەتی لێ بینم سەری نابڕم تۆ پرسیارە بۆ قوربان ئارام بۆ تو ئارام بۆ ئای ناکرێت باشە ئەوە تەنها پرسیارە کاک شەهرام با چیرۆک تۆ بجێڕمەوە باشە لە هەمان حاڵەتی کە تۆ ئێستا تێدای برادێکم هەبوو دڵی زۆر پیس بوو لە خێزانەکەی حەبەتزیدی خەڵکەکەی بێزار کرد و خەڵکەکەش لێ بێزار بوو یعنی نەمانزانین چی دەکە بکەین باشە بە دوایدا چوون بینیمان کە ئەو کوڕە عێلاقەش ناشەرعی هەیە لێ بەچاوی خۆی تەماشی خێزانی خۆی دەکرد دکتۆر ئەگەر مەقسەدەدەم نا ئەمن هیچ شتە چوام نییە شەرنی ئێستا بیلەوانەیە قەدیم بیتن باشە بەس ئەو حاڵتانەیە کە ئەو دڵپیسێ دروست دەکەن آخر دکتۆرە من لە ژیانم حەزم نەبووە مەسەر لەگەڵ ئافرەتێک عیلاقەدا بنم هەر خێزانەکەی خۆمە بێت گەلەوی زیت چاوم کەسی کە نابینی باشە هیچ بابەتە چکە نییە مەتەن لێ قەلەق بی دکتۆر دەزانی کۆ دڵپیسەکەی من یعنی کاتێک کە خێزانەکەم دەبینم کەسێک تەمەشای دەکا یان شتێک لە ناخەوە لە دڵمەوە شتێک ئازارم دەدا دەڵێم لۆ تەمەشای دەکا لۆ لەبەرچی هەم قەلبم تێک دەچی دڵ ناخم هاوار دەکات دکتۆر بێجگە لە ئەوەش بە تایبەت کوڕەپلکێکی هەیە وەختی خۆی کوڕەپلکەکەی خۆشی دەویست بەزەوە نا بڵێ خێزانەکەم خۆشی بوێ نانا خێزانەکەم خۆشی ویست بامە قەت نەمدەهینە بەس کوڕەپلکەکەی خۆشی دەوێ کاتەگە و کوڕەپلکەی دەبینم ڕێک چاوم تاریک دەبی دکتۆر ئاگام لە هیچ نامینێ بەس مایە بەر ببمەوە حەزم لێ بیکوژم بەدەست خۆم نییە ئەوە نییە تو تۆزێک ئارام بۆ جانت باشە ئەم پێدرم خێزان تاوانی چی لەو بابەتەی ئەمە یەک دوو هیچ ئیشتت شاراوەرت لێبینی نا یعنی دکتۆر کاتێک کە ئەو کوڕەپلکەی دەبینم ڕاست بەرچاوم تاریک دەبی حەزم لێ بیخنچێنم ئارام بووە ئارام بۆ قوربان ئێستا خێزانەکەت تاوانی چێ لەو بابەتەی کاک شەهرام ماشەڵات لێبی گەنجش جوان بەڕەوەشت یعنی تاکیدم لەوەی باوەڕم بەوەیە کە خێزان لە تو کەس نامی لە تو زیاتر باشە تکایە خۆت بەکە مەزانە تۆزێک متمانەت بخۆبی تۆزێک سقەت بخۆبیتن باشە ئەوە هەمووی وەهمەکە لە خۆت دروست کردیا دەبی لێ بێدرێ وە باشە ڕاستە
ئەوە چی دەکەی بە قوربان؟ دکتۆرجان بزانم خێزانەکەم خەریکی چێلێ تاکید ببمەوە. وازی لێ بینە کاک شەهرام زەحمەت نەبی زەحمەت نەبی وازی لێ بینە. بەس دەی تاکید دەبمەوە درم نەکنیتی دکتۆر کەچی نییە ئەم خۆم دەناسم. جواب ناداتەوە. ئاساییە هەمومان جابەدا جوابی کەستا دەینەوە مەشغوڵین تەلەفۆنمان لەلای نییە تەلەفۆن لەسەر شەح نییە لە بێوانداریە برادر شتێک نایەن ئەسبابی خۆیە. نا دکتۆر ئەم تاکیدم ئێستا قسە لەگەری چکە دەکا. بۆ خێزانەکەت چ مۆبایلی هەیە؟ قوربان هەرێک مۆبایلی هەیە. خۆ مۆبایلەکەی مەشغوڵ نەبوو تەماشای بکە چ وەهمەکە تێدای؟ دکتۆر ئێستا منەوە دڵمدا ناکەوی. کاک شەهرام هەر کاتێک تووڕە بووی بۆ نەوەی باشە چای خۆت قەپات دەکەی هەتا چەند دەژووی ده باشە ئەوە یەک دوو متمانەت بەخۆ بێ دکتۆرجان تەواو ئەم دەڕۆم بەسمان زانم لێ با تەواوی بکەم. دکتۆرجان دەڕۆم هەندێکیشم هەیە ئێستا دڵمەوەدا ناکەی دەی بچمەوە بزانم شەهرام دکتۆر زۆر مەیە تەواو تێگەیشتم متمانەم بە خۆم دەبی ئەگەر تو ڕەش بووم چاومدا دەخەمەوە تا دەی دەژمێرم زۆر سپاس دەکەم. هەمەیە هەندێک تعلیمات مەیە دەستەکانت خۆش بێ ئەم پێویستە بڕۆم خوا کاک شەهرام